بۆیە ئینسان کە لە دایکە بێ یەکەم شتێک کە گوێی پێ ئەزرنگێتەوە بریتیە لە الله ئەکبەر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکە حەسەن لە دایک بوو بۆیان هێنا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی دابجوێ و خورمایەکی شیرینیشی کردە دەمێەوە بۆ ئەوەی کە ژیانی بە شیرینی دەست پێ بکە، ژیانی لای خۆش بێت. چکە ئینسان لە هەر شتێکە یەکەم تەجروبەی چی بوو هەربی لەوە ئەکاتەوە. بۆیە سبحان الله سەیری کە ئیسلام بیر لە نەفسیەتی مناڵێکە کاتەوە کە ئیساکەنە شەیطان گریانوێتی بە بۆنەی ئەوسی خورمە و چرنۆقەی کە لی داوە. لەبەرەوە دەمی شیرینەکە بۆی کە بڵێن ژیان تاڵی نییە، ژیان تاڵی شیرینیشە، ژیان خۆشیە. تەجروبەکە لێرە دەست پێ بکە. تۆ لە هەر شوێنێکە تەجروبەیەکی تاڵت هەبێ تووشی ڕووداوێ بووبی کە ئەچیتەوە سەر ڕووداوەکە، هەمان شتێ بەمێشکایەتەوە زاکیە دەڵێ لەم شوێنەیە باوکت مرد، لەم شوێنەیە فڵان توش حادیسە بوویت، لەم شوێنەیە نەخۆش کەوتی، لەم بێدەیە بوو. لە هەموو شوێنەکان ئاوا خاتەوە بەرچاو، بۆیە زاکیرەت ڕەبتەکاتەوە بەو ڕووداوی کە ڕووی داوە لەو کاتەیە. بۆیە ئیسلام دەمی ئینسان شیرینەکە بۆ ئەوەی کە تێیگەێنێ. لەگەڵ شیرینەکەشا بانگەدا بەجوێ بۆی کە پێ بڵێ ئەم بانگە شیرینە. ئەگەر ئەم بانگە نەبێ، ئەگەر ئەم الله ئەکبەرە نەبێ، ئەگەر ئەم لا ئیلاهە ئیلا الله نەبێ، ژیان تامی نییە، قیمەتی نابێت. و ئەگەر پێغەمبەری خوا نەناسی نەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، قیمەتی نابێ ئەگەر نوێژ نەکەیت و حەی عەلە سەلات و حەی عەلە الفەلاح نەبێ. بۆیە ژیان بە الله ئەکبەرەوە خۆشە، ژیان بە بانگەوە خۆشە، ژیان بە بانگێکەوە خۆشە کە بانگ بکرێیت بۆ دین و بانگی خەڵکی شکەی بۆ لای خوای گەورە. ئەمە بەگوێ ئەکرێ. بۆیە ئیسلام دێت یەکەم شتێت کە گوێتی پێزاخاوەدا بانگە، و کە زمانتی پێزاخاوەدا خورما و شیرینیە. هەتاوەکو وەفاتەکەیت ئەبێ گوێبیز بیت و جۆ قوڵاق بیت و بە دوای عیلمەوە بیت و لە تەجروبەی خەڵکانی ترەوە فێر بیت و ئایەت و حەدیث وەرگریت. هەتاوەکو ئەو کاتێک کە وەفاتەکەی کەنزیک بوویتەوە لە مردنەکەت، ئەنجایەکێ بە گوێتە ئاچرپێنێ ئەڵێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله، بڵێ لا ئیلاهە ئیلا الله، قل لا ئیلاهە ئیلا الله. بەژوور سەرتەوە خەڵکێ دانیشتووە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله بۆ ئەوەی کە ئەخیر کەلیمەت کە لە دنیا پێی دەرەچیت ئەو تەڵقینە بێ کە بە جۆکان تەکرێ و پێی لە دنیا ئەڕۆیتە دەرەوە. بۆیە بوونی گوێ لە ئینسانە ئەندامێکی گەورەیە، ئەندامێکی گرنگە. ئەگەر ئینسان بەڕاستی گوێی لە دەستدا ئەو کاتە پێوترێ ئینسانێکەی تر خراوەتە ناو قەڵایەکەوە کەیتر لە هەموو دەوروبەرەکەدا بڕاوە.